سڵاو قوتابیان، من مامۆستا عەبدولخالق ناسح عەزیز زیندەزانی ئامادەی کلێڤەری ناحکومی. ئاگاداربە بە کە باز لە دروستکردنی پرۆتین دەکەین، پێویستە زانیاری تەواوت هەبی لەسەر ناوکەتەشەکان. ناوکەتەشەکانیش لە سێ کەلمە معلوماتێکی چاکت پێیە لەسەر DNA، ناوکەتەشی DNA. ئێستاش شارەزا دەبی لەسەر RNA کە ئەویش ناوکەتەشە و لەسەر بۆهێڵەکی یان بەشێکی DNA لەبێتەوە و بەشدارە لە دروستکردنی پرۆتین، یان سێ جۆرە و هەر سێ جۆرەکەی بەشدارن لە دروستکردنی پرۆتین. بەنسبەت خانە ناوڕاستەقینەکان، ناوکەتەشی RNA لەبەر دەگیرێتەوە لە ناوکدا. ئەوجە دوای ئەوە دەچی زانیارەکە دەبات لە بۆ سایتۆسۆل یان سایتۆپلازم، لەوێ ڕایبۆسۆم دەخینتەوە و دروستبوونی پرۆتین ئەگەتە دەست پێ دەکا و دوایەش هەر لەوێ تەواو دەبی. کەواتە ئەمە پێویستە وەکو ناوکەتەش هەردووچی بناسین. ناوکەتەشی DNA وەکو زانیاری، وەکو معلومات، وەکو بۆ ماوەمادە، هەروەها ناوکەتەشی RNAش وەکو لەبەرگیراوە لەسەر بەشێکی DNA.